دەڕوانم هاور پەڵە هەوری جوان فڕۆکە بارە و لام هاو لە دەستم لێم کرد سڵاو فڕۆکە سڵاو گەر هەموو پێکەوە بین زۆر دڵخۆشتر دەبین من باڵ دەگرم باڵ 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 هەر وەکو قڵینگ 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 زۆر بەهێزیشم هێز هێز هێزەر وەکو پڵینگ ها 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 من باز دەدەم باس باس مەلەش ئەکەم وەکو قاس 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 دەستت بگرە دەستم 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 هاوڕێیان ئێوەن خۆشی و مەبەستم منداڵێم ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە لا 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 ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە بینەران ئەمڕۆ چ ڕۆژێکە؟ بەڵێ بەڵێ ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە چەپڵێکی بەهێز بۆ خۆمان گوێم لە دەنگی بینەران بوو کە چەپڵەکانیان چەند بەهێز بوو عازیزانی من سڵاوتان لێبێ زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ زۆر سپاس عازیزانی من زۆر دڵخۆشم ئەم پێنجشەممەیە لەگەڵتانم بۆ ئەوەی کە بەرنامەی ژیری و دیاریتان پێشکەشکەم بەرنامەی ژیری و دیاری ئێستا پێتان ناڵێم هەموو پێنجشەممەیە کاتژمێر 5 ئێستا ئەڵێم هەموو ڕۆژێک لە کاتژمێر 4 بۆ 5 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان هابێ دڵخۆشم کە لە ئەم ساڵە لە ساڵی نوێیە کەەوە هەفتەیەکمان تێپەڕان ماوەی مناڵان بووە بە 2 ساعت ساعتی یەکەم بڕگە و بابەتە جیاوازەکانمان فلیم کارتۆ نەخۆشەکانمان هەیە و ساعتی دووەممان لە ساعت 4 بۆ 5 بەرنامەی ژیری و دیاری بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان هابێ ئەنجا من ئەمڕۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان هابم سڵاو سڵاو زۆر زۆرم خۆشەوێن با دەست پێ بکەین هەوڵەیەین پەیوەندی هاوڕێکانمان وەربگرین بڵێن چی با ژمارەکانتان بۆ بخوێنمەوە ژمارەکانمان 0 یاخود 0 لە هەر شار و شارۆچکەیەک بن ئەتوانم بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەر ئێستا پەیوەندیمان پێ بکەن یەکەم هاوڕێشمان ناوی ئاڵەیە ئاڵێ ئاڵێ بەڵێ چۆنی باشم چەندێک باشیت زۆر ئاڵێ کۆمەڵە پرسیاری لێکەم ئەبێ بە خێرایی وەڵامم بیتەوە تۆ ناو چییە؟ باش ئاوێ چەند ساڵی؟ 5 لە کیەوە پەیوەندیت پێوە کردوین؟ لە سلێمانی 5 ساڵ بووی؟ 6 ئای گیانەکەم تەمەند درێژبی ئە باشە بەرنامەی ژیری و دیاری کەی و کەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان نابێت؟ هەموو ڕۆژێک هەر بژیت ساعت چەند؟ ساعت 4 هەر بژیت ئەمڕۆ چەندشەمبەیە؟ ئەمڕۆ پێنجشەممە ئەی ساعت چەندە؟ ساعت 4 ئەی من ناوم چییە؟ تۆ ناوت دادەسەوارە ئەی قوربانە بم یەک چەپڵۆی بەهێز بۆ ئاڵێ زۆر باشە ئاڵێ بڕۆینە لای چرخەکەمان بەڵێ هیچمان پێشکەشەکەی گۆرانی خۆشەزانی بەڵێ باڵە ئاڵێ بیرم چوو پێت بڵم جلو بەرگەکانم جوانە بەڵێ زۆر جوانە زۆر سپاس دەکەم گۆرانێکی خۆشمان پێشکەشکە باش پاییز و وەرزی چاکم لە ناو ئێوەدا تاکم منم بارانە هێنم تۆوی زۆر دادەتێنم باران زۆر دەبارێنم داگاتی پەڵە دێنم
ئاویکانی زۆرەکە لەگەڵ ناگەڵاکە لە دێم و دەڕۆمەوە ڕووزەویدا شۆمەوە لە دێم و دەڕۆمەوە ڕووزەوی ئاشۆمەوە. هەربژیت خواست کەپڵەکانتان بۆڵێ بینەرانی خۆشەویست ئاڵێ گۆرانەکەی زۆر خۆش بوو زۆر سپاس ئاڕۆینە لای چرخەکەمان. باش پێم بڵێ 1 2 3 1 2 3 میوزیک خوا بیرکاری ئاڵێ بیرکاریمان بۆ دەرچوو ئەتوانن خێزانەکە یارمەتیت بن یاخۆت بیگۆڕین یان نا نایگۆڕی هەر بژیت کەسی لێ یارمەتیت با داوابوو لەگەڵایە بەڵێ چونکە تەمەنی تۆ بچکۆلەیە بۆ ئەم بڕگەیەمان تۆزێ سەختە بێ بەڵام ئەگەر داوابە لەگەڵ تابن خۆشحاڵە بین پێکەوە خێزانە جوانەکەت ئەم بڕگەیەمان وەڵام بنەوە کەواتە با بڕۆینە لای ژمارەکەمان 1 2 3 پاپام هێکی تر دادەتەواجارە گیانی لەسەر شاشە چۆن ئاڵێ؟ دیانیە ئێستا هاتە ئێستا دیارە زۆر باشە سێرکە ئەگەر بێت و ئێمە دوو هەڵوژەمان هەبێت بینی خۆمان بێ ئەو ڕۆژە وتم 2 سێوی مۆرمان هەبێت ئاڵێ ئەگەر بێت و دوو هەڵوژەمان هەبێت بکاتە 16 واتە ژمارەی هەڵوژەکان چەنە؟ 5 نا 16 دابەشی دووکەی ژمارەیەکە بۆ دەرەچێت دوو هەڵوژەکەمانەکە واتە ژمارەی هەر هەڵوژەیەک 8 باشە کەواتە هەڵوژەکەمان 8 بیرە بمێنێ ئەگەر بێت و هەڵوژەکە کۆیکەینەوە لەگەڵ لیمۆیە واتە ژمارە 8 کۆیکەینەوە لەگەڵ چەنە ئەکاتە 12 هەر بژیت ئەی باشە ژمارە چەند کەمی کەیتەوە لەگەڵ ژمارە 4 ئەکاتە 3 4 1 پێشتر لیمۆکەمان 4 بوو؟ بەڵێ 4 ئاخر نا ژمارەی شوتێکەمانە بێ زیاتر بێ لەبەرەوەی ئەمە لێدەرکردنە کەمکردنەوەیە شوتەکەیەکە لیمۆکە 4 چۆناڵێ؟ شوتەکەیەکە لیمۆکە 4 نا ئاخر کۆ ژمارەیەک 4 لێدەرکردنە ژمارەی زۆر لە ژمارەی بچووک لێ دەرەکرێ بەڵام ژمارەی کەم نا ئاڵە گوێ لە من بگرە ئەبێ شوتێکەمان ژمارەکەی زیاتر بێ لە بەروی کە لیمۆکەمان ژمارە 4 ژمارە چەند لی دەرکەیت 4 لێ دەرکەی ئەکاتە 3 لە کۆتاییە هەڵوژەکە کۆکەر و لەگەڵ شوتێکە لەگەڵ لیمۆکە ئەکاتە چەند ژمارەیەکمان پێ بڵێ بەڵێ شوتەکە 4 لیمۆکە 1 لە کۆتاییە ژمارەیەکمان پێ بڵێ من هاوکاریم کردیت و بۆم ڕوون کردیتەوە ئێستا لەسەر تۆ خێزانەکەتە کە وەڵامێکمان پێ بڵێنێ و خێراکە کاتت تەواو بێ 4 ژمارەی کۆتایی هەڵوژەکە لەگەڵ شوتێکە لەگەڵ لیمۆکە کۆکەیتەوە ئەکاتە چەند نیشانەی پرسیارەکەمان چەنە؟ تکایە
چەنە ئاڵە خێرا خێرا کاتی نامێنێ لیمۆکە چەند بوو؟ ئاڵێ سێرکە زۆر ڕوونە دڵنیامێتە بینەران هەموو ەزانن وەڵامەکە چەنە لەبەرەوەی 2 ژمارەمان هەیە کە لەسەرەوە کۆی کەیتەوە ئەکاتە 16 دابەشی 2 یەکەی ژمارەکەکە کەوتە 8 8 کۆی کەیتەوە لەگەڵ چەنە ئەکاتە 12 ئەنجا ژمارەی شوتێکە چەنە ئەگەر بێت و لیمۆکەی کە لێرە بۆمان دەرچۆ ژمارەیەەکە چوارەکە لی دەرکەی ئەکاتە 3 هەمووی کۆکەیتەوە ئەکاتە چەند کاتمان نامێنێ 3 2 1 وەڵامێک بەداخەوە ئاڵێ نەیتوانی وەڵاممان پێ بڵێ بەداخەوە ئاڵێ نەیتوانی وەڵاممان پێ بڵێ بەڵام زۆر خۆشحاڵ بووین کە لەگەڵمانە بووی بە هیوان کە دووبارە بتوانی ڕۆژەکانی تریش پەیوەندیمان پێوەکەی باش شتێکتان پێ بڵم بینەران تۆ بۆستم من شتێکی سپرایزێکمێ بۆ بینەران سبەینێ بەرنامەی ژیری دیاریمانە بێت ڕۆژی هەی نییە سبەینێ بەرنامەمانە بێت لە ساعت 4 بۆ 5 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ماریای هاوڕێمە ئەنجا ئەتوانن ئێستا و بەیانی و ڕۆژەکانی تریش پەیوەندیمان پێوە بکەم بە ژمارەکانی 0 4 یاخود 0 851 849 03 13 زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەشمان IQ بۆ دابینکردنی دیاری باش بۆ هاوڕێکانمان گۆرانێک بڵم بەڵە بینەران وارە خۆرەکە ببا بە هاوڕێم ئادەی خێراکەم وا من چاوەڕێم بەیانیانیش دوو ئەڕوانمە ئاچۆ هەتا ببینم هەڵهاتنی تۆ خۆ منیش دڵم بێگەرد و پاکە بیریشم وەکو تیشکت ڕووناکە ماندوو زۆر باشە ئەڕۆینە لای هاوڕێکی ترمان ناوی چییە؟ ئەلو هاوڕێکەمان ناو چییە؟ ناو چییە؟ ئەلەن چۆنی؟ باشی من باشم تۆ چۆنی؟ منی باشم یاخوا باش بی ئەلەن ئێستا من بڕاکردن بۆستن ئێوە لەوێ ئێستا من بڕاکردن نەچم بۆ لای ئەلەن بزانم ئەگەم 1 2 3 سڵاو ئەلەن چۆنی؟ باشم یاخوا باش بی لە کێوە پەیوەندیت پێوە کردوین چەند ساڵی؟ 11 ساڵی تەمەەن درێژ بیت لە کێوە پەیوەندیت پێوە کردوین؟ لە کێوە لەگەڵمانی؟ هەولێر لە پایتەختەوە ئەلەند پەیوەندی پێوە کردوین زۆر خۆشحاڵین پێم بڵێ بەرنامەی ژیری و دیاریت بەلاوە چۆنە چێژی لێ بینیت زانیاری وەرەگری؟ بەڵێ باشە زۆر باشە؟ باشە ئەلەند با من و تۆ یاریەک بکەین یاریەکە ناوی وەڵامدانەوەی خێرایە ئەبێ من هەرچیەکم پێوتی بە خێرایی وەڵامم بێتەوە بەبێ ئەوەی بڵێ بەڵێ و نەخێر باش؟ ئەلەند ئەلەند بەڵێ زۆرە ئەلەند وتی بەڵ قەی ناکە ڕۆینە لای چرخەکەمە من ڕاکەم ئەچم بۆ لای چرخەکە ئەگەر ئێوە ژاتن وەرن خوافیز چرخەکەمان ئەلەند با پێکەوە بڵێین 1 2 3 پۆلەکان
ئەگەر بێت و ئەلەند تەمەنی 11 ساڵ بێ واتە ئەلەند لە پۆلی چەنە؟ 5 بەڵێ کەواتە ئەڕۆینە لای بۆکسی ژمارە 5 بیکەینەوە؟ بەڵێ 1 2 3 محەزم لێرێ بڵێن چی؟ پرسیارێکمان هێناوە پرسیاری یەکەمی پۆلی 5 ئەی لەوە گۆرانیەکە بوو لەسەرەوە لە پۆلی دەرچووی پۆلی یەکەمم وا لە پۆلی دووەمم یاخوا پیرۆز بێ لێمان خوێندنی ساڵی نوێمان من قوتابیەکی وریام گوێڕایەڵی مامۆستام قوتابخانەم خۆشەوێ چونکە دڵ جای ئەسرەوێ هەر بژیتەوە هەر بژیت پرسیارەکەمان ئەلەند بەڵێ با بۆت بخوێنمەوە ئەمە پێناسەیە بریتیە لە توانای لەش بۆ بەجێهێنانی ئیشێک من زۆر بەکارێنم و هەمیشە پێم ئەڵێن بەڕاستی ئەوەت زۆر زۆرە ئەنجا ئەوە چییە؟ وزەیە پلەی گەرمیە بارستەیە بریتیە لە توانای لەش بۆ بەجێهێنانی ئیشێک وزە؟ باڵێ بابزانین ڕاستە بەڵێ بۆستن بۆچی شتێک نەکەین لەبەرەوەی کە پرسیارەکەمان نەهاتۆتە سەر شاشە بۆ تۆ بەڵام وەڵامی یاوەتەوە و لێی تێگەشتووی و لە پەرتووکی زانستا هەیە ئەتوانم بڵێم پیرۆزە ئەلەند؟ پیرۆزە! زۆر باشە ئەلەند دڵخۆش بووم کە براوە بووی بەڵێ وزە ئەو توانایە کە لەش بەجێی ئەهێنێ بۆ ئەوەی کە ئیشێک بکە سپاس بۆخوا من وزەم زۆرە بە تایبەتی ئەمڕۆ ئەنجا ئێستا هاوڕێکمان لەگەڵا بەناوی یارە بەڵێ ئەلو ئەلو تۆ ناو یارە؟ ئەلو بەڵێ یارە؟ بەڵێ بۆچی پەیوەندیت پێوە کردوین؟ بەڵێ تۆ لەگەڵمانە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەرنامەی ژیری و دیاری بەس بۆچی پەیوەندیت پێوە کردوین؟ بۆ بەشداری کردن خۆشحاڵین یارە چۆنی؟ منی قوربانە بم یارە چەند ساڵی؟ حەوت لەکیەوە لەگەڵمانای؟ سلەیمانی شارەکەم شارە شکۆدارەکەم تۆ ناسراوی بە جوانی بە هاڵمەت و قوربانی ئەی شاری سلێمانی دەستخۆش زۆر باش هاوڕێ جوانەکەم ئەڕۆینە لای چرخەکەمان ئەگەر بێت و تۆ هیچمان پێشکەش نەکەی هیچمان پێشکەشەکەی؟ بەڵێ چیمان پێشکەشەکەی؟ بیرم نەماوە بیر تۆ قەی ناکەم دوای من گۆرانی خۆرەکەەوە بۆڵێ با بڕۆینە لای چرخەکەمان کوا دڵی میوزیک ئەچمەوە شوێنی خۆمە تا دڵی میوزیکە گەستینە لای چرخەکەمان با بڵێین یەک دوو سێ
پۆلەکانمان بۆ دەرچوو هاوڕێ جوانەکەم تۆ لە پۆلی چەند بووی؟ پۆلی چەند بووی؟ دوو؟ بەڵێ. یەک دوو ڕۆژەکانەنکی شیرین باشە بۆچی هەر وشەیەکەڵم من گۆرانیەکەڵم وڵای خۆشم میلاگم با بڕێنە لای پۆلەکە ئەرە نەگەشتمە لای پۆلەکان دەمێکە لە ڕێگام گەشتوم؟ ئەدێ یەک گەشتم بەخوارە یەک دوو سێ بیرم چۆ پرسیار بێنم دڵی میوسکەکەیان زیا کرد با دیارن پرسیاری هەڤا بەخوا خۆشیشە پرسیارەکەمان ئەڵێت کام لەم خواردنانە تەندروستە هاوڕێکەم بەڵێ. گوێت لێمە هەندێک بەڵێ. خواردن هەن ناتەندروستن و هەندێک خواردن هەیە تەندروستە دڵنیام کە ئەتوانی لێکیان جیا بکەیتەوە اینجا پرسیارەکەمانەوەیە کام لەم خواردنانە تەندروستە هێلکە خۆراکی بەڵێ تەندروستە خۆراکی لە قوتونراو یاخۆ جپس کە مناڵان بەداخەوە زۆرەی خۆن هێلکە. هێلکە بەڵێ. تۆ زۆرەی خۆیت بەڵێ. لە چ کاتێک هات زۆرەی خۆی بەیانیان من بەیانیان زۆر هێلکا خۆم لە بڕۆیی کە وزێکی باش مەیاتێ و بە تایبەت حەزم لە سپێنەکەیەتی ئەی تۆ منی. ئەی تۆ ژوای وەکو منی بەڵێ. ئەنج من ئەو مناڵانم زۆر خۆشەوێم مناڵەکانی هاوڕێم ئەگەر بتانێ من زۆر ئێوەم خۆش بوێ ئەبێ خواردنی تەندروست بخۆن وەکو من و ئاڵێ هێلکە برنج خواردنی ماڵەوە دوورکەوینەوە لە خواردنەکانی کە لە قوتونراون جپس و ئیتر ئەو بابەتانەی کە خراپن بۆ جستەمان دوایی ئێمە گەشە ناکەین وانیا؟ بەڵێ. هەر بژیت بامزانی وەڵامەکەمان ڕاستە؟ بەڵێ ڕاستە ئەکوا دەڵی میوزیک هاوڕێکمان لەگەڵە بەنای ناز بەس بۆ سنتەڵی میوزیکەکە تۆزە زۆر خۆشە دڵنیە میوزیکە بەخوا ڕاهاتم لەگەڵی کێمان لەگەڵ بوو؟ وەڵای هیلاک بووم ناز بەڵێ. چۆنی؟ باشم. چەندێک؟ زۆر. ئەمڕۆ چەند شەمەیە؟ 5. ساعت چەندە؟ 4:20 دقة. 20 دقەیمە قساکەم ناز لە کێوە لەگەڵمانای؟ لە سلێمانی. لە سلێمانی چەند ساڵی؟ 10 ساڵ. 10 ساڵی تەمەند درێژ بی ناز شتێک پێ بڵێم ناز شتێک بڵێم ناز بەڵێ. تۆ بۆی بە 10 ساڵ منیش بووم بە ڕێچەند 1 2 3 4 و 5 9 منیش بووم بە 9 ساڵ ئەمڕۆ هەشتیە کە ڕۆژی لەدایک بوونمە بەڵام هیچ مناڵێکی هاوڕێم پێی نەوتم زۆر سپاس تەمەند درێژ بوو. بەزیت تۆ وتت زۆر سپاس دەکەم وتت چی؟ هاوڕێکەم بەڵێ. تخوا بیڵەرە وتت چی؟ تەمەند درێژ بوو. زۆر سپاس وەرە باش تێ بکەین بۆ خۆم من هەموو جارە بە مناڵەکان ئەڵێم هەموو ساڵ ئەم جارە بۆ خۆمی ئەڵێم لەگەڵ تۆیە باش؟ باش. ئێمە ئامادەین 1 2 3 هەموو ساڵێ بەخۆشی
هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ بەخۆشی بێ هەموو ساڵێ بەخۆشی دڵی سرپڕ بوو با بڕۆین لە لای چرخەکەمان ئێوەش دڵتان پڕ بوو بینەرانوانە باشە با گەورە بووم تخوا بووم بە 900 یەک دوو سێ دووبارە هەوڵ بدەرەوە کەواتە دووبارە ئەی سوڕێنینەوە و یەک دوو خێرا بوو بیرکاری ئەم هاوڕێمان 10 ساڵە بۆ ئەم بڕگەیەمان گونجاوە ئەڕۆینە لای بڕگەکەمان و بە هیوای بەختێکی باش دڵنیام ئێستا تێگەشتووی لەبەرەوەی کە هاوڕێکی تریشمان پێشتەوە پەیوەندی پێوە کردین لەم بڕگەیە لەگەڵمانە بوو بڕۆین بەڵێ 1 2 3 کاتە دووبارە 1 2 3 ئەگەر بێت و ئێمە ڕۆژێ لە ڕۆژان دوو ئەنەناسمان هەبێت دوو ئەنەناسەکە بکاتت دا واتە هەر ئەنەناسە و چەندێکەکە چەندەکە 5 کەواتە ئەنەناسەکەمان ژمارە 5 ئەگەر بێت و ئەنەناس کۆیکەینەوە لەگەڵ قۆغێکە ئەکاتە ژمارە 8 واتە 5ەکە لەگەڵ چەند کۆمان کردوتەوە 3 کەواتە ئێستا هەرمێکەمان قۆغەکەمان ئەوە هەرمێکەمان ژمارە 3 باشە کەواتە ئێمە ئێستا دوو ژمارەمان زانی سێوەکە ماوە گوێگرن بینەران هاوڕە جوانەکانم بە باشی گوێگرن بۆ ئەم جارە ئەگەر بێت و ئێوەش پەیوەندیتان کرد ڕوون بێ لە لاتان ئەم بڕگێ گەڕاینەوە ئەگەر بێت و ناوی ئەو میوێم بیچەوە سێ بووانێ ترێ هەرمێکە ئەگەر کەمی کەیتەوە لەگەڵ ژمارە چەنە ئەکاتە دوو خۆی هەرمێکەمان سێ بووانە بەڵێ کەواتە ژمارە سێ کەمی کەیتەوە لەگەڵ ژمارە چەنە ئەکاتە دوو زۆر ڕوونە 1 کەواتە کۆیان کەرەوە هەر سێ ژمارەی کە بۆمان دەرچووە ژمارە 5 کۆکەرە لەگەڵ ژمارە 3 لەگەڵ ژمارە 1 ئەکاتە ژمارە 9 بابزانین ڕاستە بەڵێ ڕاستێک چەپڵی بەهێز بەڵێ ئازیزانی من خۆشەویستانم بڵێن چی وابزانم کاتی ناو بڕەوانە خۆم زیرەکەم خۆمەیزانم ئازیزانی من لە دوای ناوبڕێکی زۆر کورد ئەگەڕێمەوە بۆلاتان و شتێکی شتان پێڵێم کەواتە لەگەڵ ما بمێنن سانی میوزیکەکەم بۆ زیاتن ناکردە هەیە زیاتر دووبارە سڵاوتان لێبێ ئازیزانی من گەڕامەوە بۆلاتان پێتان ئەڵێم ئێوەش ئەگەر پێتان خۆش بێ کە دیاری وەربگرن دیاری باش و جوان زۆر سپاس بۆ IQ بۆ دابینکردنی دیاری بۆ هاوڕێکانم ئەتوانن هەر ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بکەن
بە ژمارەکانی 0 469 یاخود 0 849 03 11 و میوزیک. ئەو کێ ئەو میوزیکەی کەس کرد؟ دێکان بوو کێمان لەگەڵا لەرین بەڵێ ئەوە تۆ دڵنی ئەو میوزیکە کەس کرد؟ بەڵێ لەرین دڵنی میوزیکەکەی بەرنامەی ژیری و دیاری کەس کراوە بزانی تۆ بووی دوای بیرم کەوتەوە خۆتۆ لە ماڵەوە پەیوەندیمان پێواکەی چۆنی؟ دادە چۆنی؟ وەڵا زۆر باشم وەڵا دادەتەوار زۆر باشە ئەوەنە باشە ئەوەنە وزەی پێیە ئەمڕۆ تۆ چۆنی؟ یاخوار باشبی زۆر سپاس دەکەم لەرین گیان ئەی تۆ چۆنی؟ وەڵام منیش باشم دەن و باسی ماڵەوەتان خێزانەکە و چۆنە؟ وەڵا باشی یاخوا باش بن ئەی پێم بڵێ لە کێوە پەیوەندیت پێوە کردوین؟ زاراوە کوێ؟ زاراوە لە قەڵات سێوە زۆر خۆشحاڵین ئەی تۆ چەند ساڵی؟ من ئەمڕۆ بووم بە 9 ساڵ 11 ئاخە 20ەکەم لابر ئەی تەمەند درێژ بی یاخوا منیش بووم بە 9 ساڵ بینی خۆمان بێ زۆر سپاس چی زۆر سپاس؟ دەی تۆش زۆر سپاس باشە هاوڕێ جوانەکەم بڕۆینە لای چرخەکەمان بەڵێ سێرکە ئەتوانین پێشەوەی بڕۆینە لای چرخەکەمان یاریەک بکەین یان بڕۆینە لای چرخەکەمان یان بۆ خۆمان گۆرانی بڵێین چی بکەین؟ گۆرانی بڵێین چرخەکە بڕیاری چرخەکەیاننا با بڕۆینە لای چرخەکەمان کا دڵنی میوزیک کابیرتان نەچێت گەستینە لای چرخەکەمان با پێکەوە بڵێین یەک دوو سێ ئەزانین چیمان بۆ دەستووە؟ بینە ڕاناگاتان لێیە؟ چەند کەس ئاگای لێ لە ماڵەوە دەزەڵ بڕێت؟ ئاخۆ من لە ماڵەوە نیم یاری بووکەڵەکان بەڵێ دۆزینەوەی بووکەڵەکان لە ڕێگەی شاشەکەمانەوە لە ژمارە 1 هەتا ژمارە 8مان هەیە ئەنجا ئەتوانی سەرەتا ژمارەیەک دیاریکەی؟ چوار ژمارە 4 لە لای خۆمەوەی با بیکەینەوە 1 2 3 جووتکەکەمان بۆ دەرچوو وەرە جووتکەکە ئاو خۆرەکە بوو گۆرانکە ئەنجا ئەبێ ئێستا جووتکەکەی تر هاوشێوەی بووکەڵەکەمان بدۆزینەوە یەکێک لەم بۆکسانە تایەتی تۆ بەکردنەوەی 2 ژمارەی تر یاخود هەڵبژاردننی 2 بۆکسی تر دادەتەوا دەتوانی یارمەتیم دەی؟ ئەتوانین براوی خۆ تۆ ژمارە و نەوتۆ ژمارەیەک بڵە حەوت حازرین 1 2 3 بەداخەوە جوچکەکەمان ئەرێ گوڵەکە جوچکەکە لەکوێیە؟ باش دەست خۆش ژمارەیەکی ترمان پێ بڵێ ئێستا 1 بۆکسی کەدمەوە ژمارە چەند؟ 6 دادەتەوە یارمەتیەکم دا وەڵی منەڵم 6 مەڵێ ژمارەیەکی تر بڕۆ مناو بۆکسەکەەوە 2 ژمارە 2
بەڵە یەک دوو سێ وڵای بەداخەوە نەمانتوانی براوە بین بەڵام هەردوو خۆشین لە بەرەوەی کام هاوڕێمان لەگەڵمان نابوو ئەمڕۆ خوات لەگەڵ هاوڕێ جوانەکەم ئاگاداری خۆت بە ئازیزانی من لە هەر شار و شارۆچکەیەک بن ئەتوانن هەرێستا بە شێوەیەکی ڕاستە و خۆ پەیوەندیمان پێوە بکەن بە ژمارەکانی سفر حوسە و هەفتا چوارسە و شەز نەونۆ نەونۆ یاخود سفر حوسە و پەنجاویەک هەشتە و چلونۆ سفر سێ سیانزە کۆد دڵنی میوزیک زۆر کسە میوزیک نەما بۆ ئای میوزیک وە میوزیک میوزیک وە وای وای هەپی بەردەی قوربانە من تاکیان لە دایکبوونە پیرۆز بێت تەمەند درێژ بیت عزیزی من ئەنجا تەوار پێشەوەی بیکوشێنیتەوە هیوایەک بخوازە هیوایەک بخەرە دڵتەوە دڵم پڕ بوو birthday to me happy birthday to you زۆر جوانە بۆی کوتاتیشی پێوە زۆر جوان قەوتمان تەمەند درێژ بیت یەڵە بەیەکەوە یەک دوو سێ پیرۆزە تەمەند درێژ بیت تەواری جان هەر بمێنیت ئەوە بەگەشاوەی میزگە خوا بۆ لەما تاوەڕێ میوزیک بوو تەوار جان تەمەند درێژ بیت هەر کەسێک تەوار بناسێت من ماوەی ساڵێکە ئەیناسم تەوار کچێکی پڕ لا وزەیە کە ڕاستەوخۆ لێو نزیکە بێتەوە وزەیەکی ئینێرجیت ئەیاتێ وزەیەکی پۆزەتیڤ ئەیاتێت لەبەرەوە هیوادارم هەر هەبیت هەر بە دراوسی و بە هاوڕێتی بمێنێتەوە زۆر خۆشحاڵم کە هیچ زۆر زۆر تەمەند درێژ بیت خوا بۆ ئازیزانە بێتان زۆر زۆر لە دڵەوە سپاسیەوە ناکەم کە ئەمڕۆ ئەم سپرایزە جوانیان بۆ ئامادە کردوم بەڕاستی سپاسی خواکەم کە تا ئێستا نزیکی ماوەی 6 ساڵە لە دەستگای میدیای کورسا کارەکەم بە هیوام کە بتوانم لە ساڵی نوێی تەمەنما پرۆگرامی تازە کاری باش بکەم بۆ هاوڕێکانم دڵخۆشم بەبوونتان هەمووتانم خۆشێ بەڕاستی ئێمەش خۆشمانەی دووبارە تەمەند درێژ قوربانە بم زۆر زۆر سپاس ئەمە بۆ وەرگرم دوای بۆ دانم حەزەکەی بۆ دانم بە پاکی بۆ تیان خەمە نەبێ جارە خوافیز صافی بقات لەگەڵ مەڕەت و خۆساوێنگیان زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی زۆر سپاس هاوڕێیانی کۆنتڕۆڵ جەماعەتی کامێرا دەستگای میدیای کورسان یەک بە یەکتان زۆر زۆرم خۆشەوێن بەڕاستی هەمووتان هاوڕێ و کەسی ئەزیزی منن باوەڕ ناکەم قەت بتوانم دڵم بێکە ئەم دەستگای بەجێ بێڵم هەتا بتوانم ئەناتوانم دڵم بڕۆ هەڵم گرتووە بەو دوای هەتا بتوانم کارەکەم بۆ مناڵان بۆ ئەوەی کە خزمەتی زیاتر کەم تەنگی میوزکم بۆ زیاکەن کێمان لەگەڵە کاکە ئەحمەدمان لەگەڵە ئەحمەد خوا ئەگەڵ لە سپرایزە بوان کردم بەخوا زۆر خۆش بوو من وتم کوانێ میوزکەکە کەچی سێرەکەم کێگە ئەنجە دوای ساوێن هەو ئەنجە من سپاسم کردن ئەنجە فۆم لێ کرد لە کێکەکە زۆر خۆش بوو ڕاستی تۆزە تەمەنیشتم زیای کردووە بەڵام بە هیوام کە بتوانم بەلەش ساقی لەگەڵ ئێوە بمێنمەوە زۆر سپاس ئەحمەد گیان ئیشاڵڵا ئیشاڵڵا تۆ حەزەکەی ئەم ساڵ من چی بۆ ئێوەکەم حەزەکەی چ پرۆگرامێکتان بۆ بکەم
حەزی لە چ ئەو بەرنامەیەکە؟ بەرنامە زۆر خۆشە. ئەم بەرنامەیە زۆر خۆشە، بەردەوام بین. دەستخۆشتان لێ دەکەم. زۆر سپاس ئەحمەد گیان. بەردەوام بن. بەردەوامین، خەمن نەبێت. ئەی پێم بڵێ لە کێو لەگەڵمانای؟ لە هەولێرەوە. لە هەولێرەوە ئەحمەد پەیوەندی پێوە کردوین. ماچ دەکەم تا هەولێر. گەیشت؟ باس دەکەم. قوربانە بم. با بڕۆینە لای چرخەکەمان. کوا میوزیک. 1 2 3 زانیاری گشتی ئەڕۆینە لای زانیاری گشتی بۆکسی پرسیارە گشتەکانمان با بڕۆین. ئەرێ و ساعت چەندە؟ هەر نەگەشتم من ناگەم. با بڕۆین. با پرسیارێک بێنین، پێم بڵێ 1 2 3. 1 2 3. زۆر باشە زۆر باشە. پرسیاری دووەمی ئەم بۆکسەمان ئەڵێت دەنگی تەلەڤیزۆنەکانتان زیاکەن با پرسیارەکە بخوێنمەوە. پرسیارەکەمان ئەڵێت نزیکترین ئەستێرە لە زەویەوە کامەیە؟ نزیکترین ئەستێرە لە زەویەوە کامەیە؟ مانگ، مەریخ، خۆر. خۆر. چۆن زانیت؟ بە خۆم خوێندستم. هەر بژیت کەواتە بۆمان سەوزکەن و چەپڵەیەکی بەهێز. زۆر باشە، خوارد لەگەڵ براوە بووی پیرۆزە، ئەگاداری خۆت بە. ئەرێ حەزم لە سپرایزێکی ترە، بۆ چیکێککە نایەنەوە بۆ لام دەتخوای یەک ساڵێکە چاوەڕێکم. ئەم شوێنانە کێکی تری لێ نییە بێنم. زیتەڵە باشە زیتەڵە ئەمڕۆ پەیوەندیشی پێوە نەکردم بڵێ هەموو ساڵێ بە خۆشییان شتێ منی بیر نەبوو زیتەڵە. تا ئیستا زیتەڵە پیرۆزبایی لێ نەکردم. ئەمڕۆ ڕۆژی لەدایک بوون مەبووم بە 9 ساڵ. ئای زیتەڵە خۆزگە لێرە بوویت. زیتەڵە باشە خۆ زیتەڵە لە ماڵ بوو. بەخوا من بینی پێشۆی بێمە ناو ستۆدیۆ بینیم ڕۆژتەوە ماڵەوە لەگەڵ گورج و گۆڵی باوکیشیا بوو. گورج و گۆڵ ماڵەکە. زیتەڵە ئەوە زیتەڵە جوابیامەوە. زیتەڵە چۆنی؟ باشی ئەم ناسی؟ بەڵێ زیتەڵی هاوڕێم بڕاستی زۆر بیرمە کردی گلەی بێ ئەبوو تۆ ئەمڕۆ یەکەم هاوڕێم بیت لەبەرەوەی لە سەرەتای دووبارە دەستپێکردنەوەی ماوەی مناڵانی کورسات کە لە 2021 دەستمان پێکردەوە من و تۆ پێکەوە هاتیم بۆ ئێرە کارمان کرد. باشە ئەی کوا تۆ بۆچی ئەوە چەند ساڵە من و تۆ بێکەوە کارەکەین ئەمڕۆ منە بیر نەبوو. ئەی باشەوە چۆن منە ناسی و خۆ منە نەبینی؟ بەدەنگتە. بڵێ چی؟ وەڵام دادەتەوار ئەوە لەبەر پەیوەندی مناڵەکان من نەمەتوانی تۆ وەرگرم ئەوە هێڵەکەتان لۆدی لەسەر بوو. ئەنجا بڵێ ئێ بەزیتەڵە زۆر خۆشحاڵ بووم کە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ یەکسەر توانیت وەڵامم بیتەوە. زۆر سپاس. زۆر سپاس. هەموو ساڵێ بەخۆشی. دە پێم بڵێ هەموو ساڵێ بەخۆشی. ئێوەڵێم هەموو ساڵێ بەخۆشی تەمەندرێژ بی بۆ مومان پیرۆزە تەمەندرێژ بی دادەتەوار. زۆر سپاس. زیتەڵە پێت خۆشە لە ساڵی نوێی تەمەن ماچی بکەم؟ ئەزانم زۆر ژیر و ئاقڵم بەشتی زیاتر
زیاتر وزەوتیا بێ خزمەتی مناڵان بکەی لەگەڵ دادەماریا و لەگەڵ داپیر و لەگەڵ دادەشێنێ و لەگەڵ زیتەڵەگیان و ئەوانە بەرنامەی جواتر پێشکەشی مناڵەکان بکەین پێکەوە هەر کارەکەین هەر کاری باشەکەین بۆ هاوڕێکانمان دەستخۆش بێ زیتەڵەگیان سپاس بۆ ئەوەی کە لەگەڵ مابووی بۆ پیرۆزبایەکە دوای دیاری پێشکەشەکەم قەیناکە هەرچەنە عیدی میلادی منە بەس دوای من دیارەکەت پێشکەشەکەم ئەی زۆر سپاس دەکەم زۆر سپاس خوا حافیز خوا لەگەڵ خوا حافیز چەند جوانە زیتەڵە بەڕاستی زیتەڵا یەکێکە لەو کارکتەرانەی کە لە ماوەی مناڵانی کورساتە جێگادەستی دیارە و زۆر زۆرم خۆشێ دەنگی میوسکەکە زیاکەن پاتی هاوڕێکمان لەگەڵە هەر ئێستا ناوی منفایە ئەلو منفا تۆ ناو منفایە بەڵێ چۆنی تۆ چۆنی باسی من زۆر باشم تۆ چۆنی زیتەڵە پێش تۆ پەیوەندی پێوە کردین ئاگادار بووی بەڵێ زۆر خۆش بوو دەنگی ئەزانی زۆری من زیتەڵە کە قساکات گوێم لە دەنگیە بێکسەر پێکەنم تۆ هەروەها منیش زۆر باشە هاوڕێ جوانەکەم هیچمان پێشکەشەکەی بەڵێ چیمان پێشکەشەکەی گۆرانی سەدەی زانست فەرموو ڕەوەر زانست پەروەردە هەتوانی زانی کووردا مرۆڤ بە بیر و زانست هەوڵ دەداتە کاتوانست تێدەگاتۆن دنیای نوێ سەرداکەوێ ناناوێ هەر ڕۆژ و داهێنانێ زۆرە بەرهەمێنانێ زۆربوونی ئامێرەکان بەرەولای ئەستێرەکان کۆمپیوتەر و ئینتەرنێت لەزانین لە گۆڕێنێت هەر بژیت یەکشە بۆی بێت زۆر سپاس قوربانە دەم دەست خۆش بە ئەی لە کێوە پەیوەندیت پێوە کردبووین بەڵێ لە کێوە پەیوەندیت پێوە کردبووین لە سلێمانیەوە لە سلێمانیەوە چۆن ساڵ بوویت 11 ساڵ بووم 11 جار تەمەند درێژ بیت با بڕۆینە لای چرخەکەمان قوربانە بم پێکەوە با بڵێن سێ یاک دوو سێوە کێ لەگەڵ تایڵێتەوە ئەوە شتێکەمە کاتە بە قسەکە بڵێ بردمانەوە پیرۆستان بێ ڕێ جوانەکەم زۆر حاڵم کە لەگەڵمان نبووی خوارد لەگەڵ چەند جوان بوو لێو هاواریە کرد یاک دوو سێ زۆر باشە هاوڕێی ترمان وەرەگرین نا باش کەواتە ئێمە لێرەیە کۆتایی ئەهێنیم بە بەرنامەی ژیری و دیاری بەڵام ئازیزانم بیرتان نەچێت ماوەی مناڵانی کورسات ئێستا لە سەعات 3 تا 5 واتە 2 سەعاتە سەعات 4 بۆ 5 هەموو ڕۆژێک بە سبەی نێشەوە بەرنامەی ژیری و دیاری بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان نابێت سبێنێ من و مارین پێکەوە بەڕاستی بیری ماریشەکەم سبێنەی بینم بێک و پرۆگرامێکی جوانتان پێشکەشەکەین زۆر زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ بۆ دابینکردنی دیاری زۆر باش بۆ هاوڕێکانە ئەو هاوڕێیانم کە براوە بوون پیرۆستان بێ ئەوانی کە لە سلێمانی بوون ئەتوانن لە سبەی نێوە دوو سبەی کەی خۆتان پێتان کرا سەردانی کەناڵی کورساتکەن لە دەباشان بۆی دیارەکانتان وەربگرن ئەوانەشی لە دەرەوەی سلێمانی لەگەڵمانە بوون ئێمە دیارەکانیان بۆ ئەنێرین و ئەوانیش لە ڕێگەی نووسنگەکانمانەوە ئەتوانن دیارەکانیان وەربگرن زۆر زۆرم خۆشەوێن ئاگاداری خۆتان بن گۆرانێکی خۆشتان بۆ بڵێم بۆ ماڵاوایی باشە فەرموو تاواریان توانین گۆرانێکەوە بڵێ باشە تاواریان گەرم دنیایە هەر هەمووی ڕنگ بێ پێتەڵێ مێستا چیم بەدڵا بێ مناڵەکان ڕنگ نییە بڵێم لام ناو شرینە ئەی باشە گەردووم بەبێ ڕنگ تۆ بڵێ جوان بێ سپی بۆ ئاشتی ڕەش بۆ شەوی جوان سەوزی دارستان سووری گوڵستان
جۆرەکانی زەرد بۆ تیشکی هەتاو شینی ڕووبار و دەریا و ئاسمان جۆرەکانی زەرد بۆ تیشکی هەتاو شینی ڕووبار و دەریا و ئاسمان تا بگوڕانەکەم چەپڵەکانتان چاڕێ چەپڵم زۆر باشە ئازیزانم پێشەوەی بڕۆم با شتێکی کەشتان پێ بڵێم هەموو ڕۆژێک لە سەعاتی یەکەمی ماوەی مناڵانە 3 بۆ 4 بڕگەی تایبەتمان هەیە کاری دەستی ئەلفوبێ بەرنامەی زۆر جیاواز چاوەڕێ بن و فلم کارتۆنەکانمان ساعتی دووەمیشمان چییە؟ ڕاستەوخۆکەی ژیری و دیاریە هەموو ڕۆژێت کە من و ماریش پێکەوە بەرنامەی ژیری و دیاریتان پێشکەشەکەین دووبارە ئازیزانم پیرۆستان بێ ئەو هاوڕێیانم کە براوە بوون ئەوانەشی کە نەیانتوانی براوە بن هیچ دڵگران نەبن ڕۆژەکانی تر لە سبەینەوە ئەتوانن کە هەوڵبەن پەیوەندیمان پێوە بکەن بۆ ئەوەی کە دووبارە بتوانن لەگەڵمانە بن و براوە بن و دیاریتان پێشکەشکەم